هاوشێوەی خۆبەخشانی سلێمانی خۆبەخشانی کەرتی تەندروستی پارێزگای هەڵەبجە گردبوونەوەیەکیان ئەنجامدا و داوایان لە حکوومەت کرد ئەو لەوێت بدرێت بە خۆبەخشان لە دامەزراندندا. مافی ئێمەش وەکو خۆبەخش تەنها دامەزراندنە، یعنی ئەوەی وەکو خۆبەخش لە توانای هەبێ خزمەتکردنی ناوەندەکانە. باشە ئێمە خزمەتی خۆمان کردووە لە ناوەندەکانە، ئەرکی حکوومەتیشە لە بەرامبەر ئەم خزمەتەیە بێت دامەزرانێ بۆ ئەم خۆبەخشانە بکاتەوە کە چەند ساڵ بێ بەرامبەر بۆ نمونە ئێمە خۆبەخشەکانی هەڵەبجە بە ئام وەکو خۆم 7 ساڵ خۆبەخشم، خۆبەخشێ بۆنە لەوەچە لە من زیاتریش بێ. باشە ئەبێ بەرامبەر ئەوە بۆنە دامەزرانی شتێ بکرێت و دامەزرانیش چۆن ئەڵەی گشتگیر بێت. باش ئێمە دامەزران ناڵین تەنها خۆمان دامەزرین، دامەزرانێکی گشتگیر بۆ هەرێمی کوردستان بکرێتەوە بە پێی حسڵی شارەکان جیا بکرێتەوە. وەکو خۆبەخشێ وەکو کارمەندی تەندروستی داواکارین چەند ساڵ خۆبەخشیمان کردو، ئەزمونمان هەبووە، خزمەتی باری تەندروستیمان کردووە بە شێوەی گرێبەز یاخو بە شێوەی هەمیشەیی دامانێن بەبێ جیاوازیکردنی ناوچەگەرایەتی و شوێن و حیزبایەتی. لە ئێستاە داواکارین ئەو تاعیناتانەوە میلاکاتانەی کە دەرەچێ بۆ سنوورەکان بە تایبەتی بۆ هەڵەبجە ڕەچاوی ئەوە بکرێت کە خۆبەخشەکان حسابی تایبەتیان بۆ بکرێت و مەرجی سەرەکی بێ خۆبەخشی. وەزیر و بریکاری وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکات سندیکای کارمەندانی تەندروستی لقی هەڵەبجە پشتیوانی خۆیان بۆ داواڕەوەکانی خۆبەخشان دەربڕی ئەوەشیان خستە ڕوو کە خۆبەخشان لە کەرتی تەندروستی ڕۆڵی باشیان بینیوە و لە بوارەکەدا بێ بەرامبەر خزمەتیان کردووە. داواکارین بیرێکی جدی لە ئایندەی ئەم توێژە گرنگەی کارمەندانی خۆبەخش بکرێتەوە کە ژمارەی زۆر دەرچووی بەشە پزیشکیەکان لە سنوورەکە هەیە و هیچ کارێکیان بۆ نەڕەخساوە. چیتر حکوومەت خەمسار نەبێت و بەکردار وەڵامی داواکاریەکانمان بداتەوە. بە پێچەوانەوە کارەسات دەخڵقێت و زیاتر کەرتی تەندروستی بەرەو داڕمان دەڕوات. لە کاتێکە ساڵانێکە ژمارێکی زۆر فەرمابەر خانەشین دەکرێت و جێگایان پڕ ناکرێتەوە. لە کەرتی تەندروستی هەڵەبجە لە ماوەی ساڵانی ڕابردوودا 570 خۆبەخشکاریان کردووە، بەڵام لە مەجای دامەزراندندا بۆی دەسوەردانی حیزبیەوە بەشێکی زۆریان لە دامەزراندن بێبەش کراون. ئەوانیش دووپاتی دەکەنەوە گەر گوێ بە داواکاریەکانیان نەگیرێت و حکوومەت لە دامەزراندندا ڕەچاوی کاری خۆبەخشی و خزمەتەکانیان نەکات، ئەوە بە ناچاری واز لە کاری خۆبەخشی دێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.